ئەم کاتتان باش سەڵاوتان لێبێ ئەمڕۆک و ئامادەی بارز بڕیارمانداوە بە هاوکاری تیمی تەندروستی و بەشی ڕاگەاندنی کۆمەلگاکەمان گەشتێک بە قوتابیانی پۆلی 10 قورآنمان بکەین بە ئامانجی دوورکەوتنەوە لە سترێسی خوێندن و داوامکردنی قوتابخانە لەگەڵمان بن کاتێکی خۆش بەسەر بین. بەڵێ ئازیزان وەکو دەبینن قوتابیەکانمان ئێستا چێژە بینین لەو یاریانەی لە ناو شاری یاری ماجیدیلاند هەیە ئەمە بەشێکە لەو چالاکی ئەکتیڤیتیانەی کە هەمیشە کۆمەڵگەی پارێز گرنگی پێدەدات لە پێناو بەتاڵکردنەوەی قوتابیان دوورکەوتنەوە لە سترێسی خوێندن. فەرموون ببین. کاکە ڕۆژگار قسەیەکمان بۆ بکە لەسەر گەشتەکە لەسەر شێوازەکەی بزانم بە دڵتانە مەکتەبی بارز و هەموو مامۆستاکان دەکەین بە جەناب تۆشکا ئەوڕۆ ئەو سەفرەتان ڕێگەی خست بەڕاستی پێویستمان بە جەڵگۆڕینە چی بوو بە تایبەتی لەو وەختەوی ئیمتیحانات توشتمان تەواو کرد هەندێک بیستیمان هەبوو تا ئینشاڵڵا وەختێکی خۆش بەسەر دەبین. یاریەکانتان بەدڵە؟ یاریەکان لەخوای بەزیادی بەدڵمانە. یاڵا هەموومان بەیەکەوە چێژ وەرەگرین. سپاس. قوتابیانی عزیز بە ناوی ئامادەی بارز زۆر سپاس هەمووتانەکەین. قوتابی بارز قوتابی نمونەیین، قوتابی ڕێکوپێکن، هەمووتان ئیلتیزامتان کرد بە قسەکانی مامۆساکانتانەوە، هەمووتان ڕێنمایەکانتان جێبەجێ کرد. هیوادارم چێژێکتان وەرگرت بێ لە کەموکوری ئێمە ببورن. باشە هەموومان بەیەکەوە کاتێکی خۆشمان بەسەر برد، کاتێکی جیاوازمان بەسەر برد. سوپاسی هەمووتانەکەین. دەستان خۆش بێ و هەر بژین. دەستان خۆش. بەیەکەوە ڕۆینەوە.